دووهەمین مانگرتنی گشتی لە کوردستان سەرکەوتوانە بەڕێوەچوو. ئەمڕۆ شەممە 9 ڕەزبەر دووهەمین مانگرتنی گشتی خەڵکی کوردستان لە ماوەی 2 هەفتەدا سەرکەوتوانە بەڕێوەچوو. ئەو هەواڵانەی لە شارەکانی کوردستانەوە گەیشتوون ئاماژەن بۆ سەرکەوتنی شکۆداری ئەم مانگرتنە. بەڵام خەڵکی کوردستان لەم خەبات و بەرخۆدانە مەزنەدا تەنها نەبوون. لەو ڕۆژەدا لە چەند ناوچەیەکی ئێران شایەتی پشتیوانی خەڵک لە مانگرتنی گشتی لە کوردستان بووین. هاوکات زانکۆکان لە سەرتاسەری ئێران هاوسۆزیان بۆ مانگرتنی خەڵکی کوردستان دەربڕی و لە چەند شارێکی ئێرانیش خۆپشاندان بەردەوامە. ئەم پشتگیری و هاوڕێیەتیە بەڕێکەوت نییە. کاتێک ئازارەکان هاوبەشن بە شێوەیەکی سروشتی هاوارەکانیش هاوبەشن. هەروەها بینیمان کە چۆن بەشێک لە کۆمەڵگەی ئازادی خواست لە ئاستی جیهانیدا دەنگی خۆی بەرز کردوەتەوە و هەڵوێستی خۆی لە دژی ڕژیمی ئیسلامی ڕاگەیاند و پشتیوانی خۆی بۆ خەبات و تێکۆشانی خەڵکی ئێران دەربڕی. ماوەی 2 هەفتەیە بە ملیۆنها ژن و پیاوی شەریف و ئازادی خواست بەرامبەر بە کوشتنی ژینا ئەمینی لەلایەن حکوومەتەوە دژ بە تاوانەکانی حکوومەتی ئیسلامی لە دژی ژنان و سەرکوتکردن و نەبوونی ئازادیە کۆمەڵایەتی و سیاسیەکان لە شەقامەکانی ئێراندا ناڕەزایەتی دەرەبڕن. عەلی خامنەیی خۆی لە خەوی کەروێشکە خستووە و لە پشت پەردەوە ڕێبەرایەتی سەرکوت و جەنایەتەکان ئەکات. ئێمە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا لە بوارە جیاجیاکانی خەبات و ناڕەزایەتیەکاندا گەلێک دەستکەوتمان بەدەستهێنا و جارێکی تر هێزی خەباتی یەکگرتوانەی خۆمان تاقی کردەوە. بەڵام هێشتا قۆناغی دیکەمان بۆ گەیشتن بە سەرکەوتنی کۆتایی لە پێشە کە دەبێت بە هەمان ئیرادە و ڕۆحی خەباتکارانەی ئێستا و هەمان حکمەتی سیاسیەوە خۆمان بۆ تێپەڕاندنی ئەو قۆناغانە ئامادە بکەین. هێشتا توێژی بەرفراوانی چینی کرێکار بۆ نمونە لە پێشەسازی نەوت و پێترۆشیمی، لە پێشەسازی ئاسن و پۆڵا و کرێکارانی خزمەتگوزاری شارەوانی کە خاوەنی نەریتی جێکەوتووی خەبات و بەرخۆدانن بە هەموو هێز و دەسەڵاتی کۆمەڵایەتی خۆیانەوە نەهاتوونەتە مەیدان. مانگرتنی ڕێکخرا و هاوئاهەنگی ئەم بەشەی کۆمەلگا چارەنووسی بزوتنەوەی ئێستا و چارەنووسی کۆماری ئیسلامیش دیاریەکات. نەرمی لە تاکتیکدا بە ئاراستەیەکی استراتیژیک بۆ سەرکەوتنمان زۆر گرنگە. بە حکمەتی سیاسی مانگرتنی گشتی وەک یەکێک لەو تاکتیکانە کاریگەری خۆی لە دژی کۆماری ئیسلامی نیشان داوە. خەڵکی کوردستان بە گرتنەبەری ئەم تاکتیکە خەباتکارانەیە چەند جارێک پاشەکشەیان بە کۆماری ئیسلامی کردووە و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمیان لە ئاس ئیرادەی یەکگرتووی خۆیان بە چۆک داهێناوە و ئەمڕۆ سەر لە نوێ نمونەیەکی شکۆداری دیکەیان لە بەکارهێنانی ئەم تاکتیکە خەباتکارانەیە تاقی کردەوە. ئەم مانگرتنش هاوشێوەی مانگرتنی 28 خەرمانان بەڕوونی ڕوخساری جەماوەری و کۆمەڵایەتی ڕاپەڕینی ئێستای دژ بە ڕژیمی ئیسلامی بە خەڵکی جیهان نیشاندا. بەڵام گرنگی ئەم خەباتە لە بەردەوامبوونیدایە. بەم هۆیەوە ئەرکی هەمومان چ لە کوردستان و چ لە ئێران بەگشتی ئەوەیە کە بە هێزێکی زیاترەوە درێژە بەم خەباتە بدەین. کات و شوێنی ڕوبەڕووبوونەوەکان ئاگایانە دیاری بکەین. گومان لەوەدا نییە کە خەبات چ لە شێوەی ناڕەزایەتی لە شوێنی کار و ژیان، چ لە قوتابخانە و زانکۆکان، لەسەر شەقام و چ لە شێوەی مانگرتنی گشتی یان لە شێوەی مانگرتنی کرێکاری بەردەوامە بێت.